شتێکی تر کە لەسەر مەرگە خەڵکی دەیکا خوێندنی سوورەتی یاسینە. سوورەتی یاسین ئایا بەڵگەی صحیحی لەسەر خوێندنی سوورەتی یاسین؟ هیچ زانایەک لە زانا معتەبەرەکان نافەرموون سوورەتی یاسین حەدیثەکەی حەدیثێکی صحیحە. بۆیە کە حەدیثش صحیح نەبوو یعنی ضعیفە، کە ضعیف بوو واتە کاری پێ ناکرێت. بۆیە زانایان لە مەسەلەی تەڵقینە بەڵێ دوو کۆمەڵن. کۆمەڵێکیان کە حەدیثەکە بە حەسەن دەزانن دەڵێن حەدیثەکە ضعیف نییە، دەفەرمون خوێندنی سوورەتی یاسین بە تایبەت سوورەتی یاسین لەسەر مەرگە بۆ ئەو کەسەی کە ئێستا نەمردووە بۆی بخوێنی باشە. بۆ یەکەم قورئانە، دوو لەبەر ئەوەی لە ئاەتەکانە هەندێک ئاەتی موژدەبەخشی تێدایە دەڵێن زیاتر بە ئاسانتر ڕوحی دەرەچێت. یا لەیتە قەومی یعلەمون بما غەفەڕ لی ڕەبی وەجعلنی من المکرمین. ئەم ئاەتانەی تێدا خۆزگا قەومەکەم زانیبان کە سوکاری من زانیبای کەس موژدەیەکی خۆشم پێدراوە. چکە وتمان لەسەر مەرگا مەلایکەتەکان موژدەی باشتی پێدەن ئیماندار. لەو کاتەیە ئەم ئاەتانی بۆ دەخوێنیتەوە دڵی خۆش دەبێت و ئومێدی بە ڕەحمی خوا زیاتر دەبێت. بۆیە ئەوانەی کە دەڵێن حەدیثەکە ضعیف نییە دەڵێن سوورەتی یاسینەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم توێتی لەقینوا موتاکم اقرأوا على موتاکم سوورەتی یاسین. بەڵام حەدیثەکە ضعیفە. چێ بە ضعیفی دادنێ؟ زۆربەی زانایان، یەک لەوانە ئیمامی نەوەوی کە لە دوای ئیمامی شافعی سەرمەشقی مەذهبی شافعیە. ئیمامی نەوەوی دەفەرمێ ضعیفە و غەیری ئەویش لە زاناکان دەفەرمون ضعیفە، وەکو ئیبن حەجەری عەسقەلانی، وەکو ئیبن العەرەبی، وەکو ابن القطان، ولا معاصرينش شيخ الباني وابن باز وابن عثيمين دفرموا حديثك ضعيفة. كواتك حديث ضعيف بو كاري بيناكرت اوي كالرأي الراجح لما سليدا امام مالك دفرموا مكروهة خوندني دفرموا مكروهة لسر مالك سورة ياسين بو بخيني بوش حديث صحيح لسرنيا بويه بقشتي برا كانم زانان دفرمون لسر مرقا قرآن خوندن بوي باشا قرآن بلام تايبت سورة ياسين بخويني هيك بلقيشي صحيحي لسرنيا. بەڵام سوورەت قورئان دەخوێنیت لە کاتی پێش مردنی قورئانی بۆ دەخوێنیت ئینشاء الله نەفعی دەبێت و بەڵام دوای مردنی ئیتفاقی زانایان لەسەر ئەوەیە کە سوودی نییە. یعنی کەی دوای ئەوەی کە مرد شۆردرا کفن کرا لە مزگەوت دانرایە لە ماڵەوە چەند کەسێک لە دەوری قورئانێک هەڵ بگرێت و قورئان بخوێنێ بۆی ئیتفاقی زانایان هیچ نەفعێکی بۆ مردووەکە نییە و سوودی پێناگەێنێ و ئەوەی باسی سوورەتی یاسین و قورئان خوێندن دەکات پێش مردنیەتی پێش مردن دەنا دوای مردن قورئان خوێندن و سوورەتی یاسین و هیچ سوورەتێک سوودی بۆ مردووەکە